بە سوپاسەوە بەڕێز کاک ئاراز محەممەدمان لەگەڵایە بەڕێوبەری پسوڵی خۆراک لە شاری سلێمانی. کاک ئاراز بەیانی باش، سوپاس بۆ ئامادەبوونت. بەیانی ئێوە بەیانی بینەرانی کورساتیش باش. زۆر سوپاس. با سەرەتا لەوە دەست پێ بکەین کاک ئاراز، بڕیاری درێژکردنەوەکە چۆن بوو؟ وەک پێشتر باسمان کرد تا سەعات 12 بخۆی. بە هەوڵ و ماندووبوونی بەڕێوەبەرایەتی گشتی بازرگانی هەوڵێکی زۆرمان لەگەڵایان بۆەوەی درێژ کرێتەوە. خەڵکانێکی زۆر ماون کە داخلی سیستەمەکە نەبوون لەم کاتەیە، وتمان هیچ نەبێ هەر 4-5 ڕۆژێکی شار تازەکرێتەوە بۆ خەڵک بۆی مەجموعەی خەڵک داخل بێ باشترێکە. بەڵێ باشە کاک ئاراز، گرنگی ئەم ئەپلیکیشنە یاخود ئەم فۆرمە ئەلکترۆنیە لە چیایە؟ ئاشکرا کە ئێمە ئیتر ئەم کاغەزە نامێنێت یاخود بڵین لایەنە ئیجابیەکانی تری چیاگە پێمان بڵێت بە شێوەیەکی گشتی؟ بە شێوەیەکی گشتی بۆ هاوڵاتیان شتێکی زۆر باشە لە ماڵەوە هەر لە ڕێی ئەو ئەپلیکیشنەوە ئەتوانی هەموو ئیشەکانی خۆی بکە، نەقلێوێ داخلکردنی سیستەمەکە مناڵ ئیزافاکەی زەواج بڵێن کە یەکێ خانە جیاکاتەوە هەر لە ماڵەوە ئەتوانێت لە ڕێی ئەم ئەپلیکیشنەوە ئیشەکانی خۆی جێبەجێکا و پێویستی بەوە نییە سەردانی فەرمانگەکە بڵێ. باشەکە گاراز تا ئێستا وەکو سلێمانی چەند کەسم فۆرمەیان پڕ کردوێتەوە؟ لە سنووری سلێمانیا لە 85 سلێمانی ئەم ئەپلیکیشنیان پڕ کردو. ئاشەی گەڕەوانی لە دوای ئەو وادەیە، لە دوای ئەو وادە تازەی یەکینۆ کە دیاری کراوە گەر کۆمەڵی خەڵک مابوون پڕیان نەکردوێ. ڕێکاریەکان چییە سەبارەت بەوە؟ ئێستا لە ماوەکانی ڕابردوودا باستان لەوە کردبووە گەر هەر کەسێکم فۆرمەی پڕ نەکردبێت و دواتر دەبێت بڕێک پارە بدات بۆ لە دوای یەکینۆشۆ هەر بە هەمان شێوە دەبێت گەر ئەو کەسانی پڕیان نەکردبێتەوە. لە دوای یەکینەوە خزمەتگوزاریەکان ئەوانی کە بەردەستە خزمەتگوزاریەکان لە داخڵکردنەوە لە هەموو شتەکانەوە هەمووی بەپارەیە. بەس تۆ ناکرێ ئەگەر لە وڵاتەکە بژیت ناکرێ فۆرمی خۆراک نەبێ، پێویستی پێ بێ ئەچیتە بەڕێبەرایەتی ئەگەچیتە شوێنێک ئەمە زۆر زەرورە کە ژماری ئەو فۆرمەت هەبێ. داوا لە هاوڵاتیانەکەین نەڵێ من پێویستم بە خۆراکەکە نیە یان بە ئاردەکە نییە ئەم ئەپلیکیشنە پڕ ناکەمەوە. داوایان لەکەین چونکە لە هەموو دایرەکانە پێویستیان بە ژماری فۆرمەکە بێ داخلی سیستەمەکە بن بۆی ناویان تۆمار بێ لە سیستەمەکە. باشە کاک ئاراز، زۆرێک لە هاوڵاتیانەوانی کە هاوسەرگیریان کردو یاخود منداڵیان بووە خۆ دەزانی تۆمارکردنی مناڵ وەستاوە، ئەم گرفتەکەی چارەسەر ئەبێت لە پڕکردنەوەی ئەپلیکیشنەکەیە؟ لە دوای ئەم مەرحەلەی دووەم هەموو خزمەتگوزاریەکان لە ئیزافەی مناڵەوە لە خانەجیاکردنەوە بۆ هاوسەرگیریەکان ئەوانی هاوسەرگیریان کردو هەموو خزمەتگوزاریەکان بەردەست ئەتوانن لە ڕێی ئەو ئەپلیکیشنەوە بەپارەیە بە مەرحەلەی دووەم هەمووی بەپارێ وتوانن داخلی سیستەمەکە بن. من لە سلێمانی داعانیشم بۆ نمونە کاک ئاراز لە ڕۆم و شوێن نیشتەجێبوونم دەگوازمەوە. ئەمە هیچ کاریگەرێک لەسەر تۆمارکردنی مەبەست شارێک کێسان؟ بەڵێ ینی دەچمە شارێکی تر نیشتەجێ ئەبم. ئەمە چ گۆڕانکاریە لەمەیە دروست دەکات؟ هیچ گۆڕانکاریەک وەکو بۆ تۆ هیچ گۆڕانکاریەک نییە. ئەتوانی لە هەر شوێنێکی ئەم عێراقیە بیت ئەتوانی ئەو فۆرمە پڕکەیتەوە، ئەتوانی لە مەرحەلەی دووەم ئەتوانی خزمەتگوزاریەکان بەردەست ئەتوانی خۆراکەکەش ئاردەکەش نەقڵکەی بۆ ئەو شارێکە ئەتەوێ بەس لە چوارچێوەی عێراقا. باشە کاک ئاراز، ئەگەر یەکێک بەهەڵە ناوی خۆی و خانەوادەکەی پڕکردێتەوە لە ئەپلیکیشنەکە ئەتوانێت چارەسەری بکە ئەگەر ئێستاژنا لە داهاتوودا؟ لە داهاتووە ناڵێم هەموو خزمەتگوزاریەکان لە ڕاستکردنەوەی ناوە ئەوانی کە حەج بوون بە غەڵەت هەیە لە سنوورەکانە پڕیان کردوتەوە ناوەکانیان حەج بووە، ناوەکانیان سڕاوەتەوە بە گەشتیار، ئەوانە ژەتوان لە مەرحەلەی دووەمە هەمویان داخڵ بنەوە. باشە باست لەوە کرد کاک ئارازگە لە سنووری عێراقا توانن خۆیان پڕکەنەوە لەم فۆرمەیە. لە ماوەکانی ڕابردوودا خۆ با بڵێن لە فۆرمە کۆنەکەی ئەوانی لە دەروی وڵاتیش بوون خێزانەکانیان بەشە خۆراکیان وەردەگرتن. تا چەنە مەسوودمەندە بۆی تر جارێکی دیکە با بڵێن ئەو بابەتە نەمێنێت کەوانی لە دەروی وڵاتن ناویان تۆمار نەکرێت لەم فۆرمەدا؟ هیچ ڕێکاریەک هەیە بۆ ئەمە یاخود ئەمە ڕێگریەکە لەوەی کە ئیتر نەتوانرێ ئەوانی لە دەروی وڵاتن بەشە خۆراک وەربگرن؟ بەڵێ ڕێگریەکە ئەوانەی کە لێرەن بن ناتوان داخلی سیستەمەکە بن. فەیسی دەموچاوەکەوێ ئەبێ خۆی لێرە بێ بۆ داخل بوونەکە. جا حکوومەتی عێراقی شتێکی تریشی بەدەستەوە مەبەستێکی تریشی هەیە ئەوانەی کە لە دەرەوەی هەرێمەژین لە دەرەوەی عێراقەژین خۆراکەکانیان ببڕێ بەس ئەمە شتێکی باش نییە بۆ هەرێم و بۆ هەموو شارەکانی تر شەر هەر باش نییە. لە بەرەوەڵێ ئەوان کراوە کاک ئارازم گرفتە چارەسەر کرێ ئەوان عێراق بەین مەزاجی خۆی ئیشەکە پێشنیارمان کردووە بەس خۆ تۆ پێشنیار جۆ لێ ناگرن. ئەوان بەس ئیشی خۆیانەکەن ئەڵێ ئەم خۆراکێکی زۆر لە عێراقا بە هەدەرەچێت نەوەکم لە هەرێمە لە هەموو عێراقا وایە لە هەموو عێراقا وایە. واتە کاک ئاراز بەپی
ئەو فۆرمانەی پڕ ئەکرێتەوە اینجا با بڵین وەزارەتی بازرگانی و ئەم بابەتانە خواردنەکانی و بەشە خۆراکەکان دەنێرن بەپێی ئەو بەپێی نفوس بەپێی نفوس ئێستا ئەم لە مانگی ئەم مانگەی کە بڵێن مانگی هەشت خۆمانی تاین داوای داتای حوتیان کردووە لەسەر مانگی هەشت کۆمەڵی خەڵک لەمەیا زەرمەند دەبێ ئەوانە کە داخل نەبوونە تاسەی هەشت ناوەکانیان لەم سیستەمەیە سڕاوەوە بەس بۆ مانگی هەشت لە مانگی نوە داخڵە بنەوەوانە کە داخل بوونەوە. بەڵێ باشە کاک ئاراس ئەگەر زانەری لا بێت پڕکردنەوەی فۆرمەکە لە چه پارێزگایەک زیاتر ئەکتیڤە بۆ نمونە لە هەرێم وەکو نمونە وەربگرین زانیاری تەبێ لە هەرێمە بە شێوەیەکی گشتی زۆر باشە. ئەو ڕۆژە هەتا مدیری حاسیباتی ئەلکترۆنی بەغا بەراورد بە عێراق بەراورد بە عێراق بەڵێ هەتا دەستخۆشی لێکردین وتی زۆر سوپاسانەکەین و زۆر دەستخۆشی لێکردین وتی هەرێم زۆر لە پێشەوەی عێراق لە پێش هەموو شارەکانی تری عێراقەوەیە. بەس ئێستا لە سلێمانیا لە 5 داخل بووە لە هەولێران لە 6 لە دووهۆک لە 79. باشە کاگاراز ڕەنگە هەندێک خێزان هەبێت با بڵین کەسێک بە تەنهاژی یاخود داپیرێکە یاخود باپیرەکە با کورتێکی ئەوانی کە ناتوانن خۆیان دەستیان بۆ بگا کە ئەم فۆرمە پڕ بکەنەوە. ئێوە تا چەند هاوکاری ئەم جۆرانەتان ئەم جۆرە کەسانەتان کردووە یاخود ناوچە دوورە دەستەکان چۆن هاوکاریتان کردن بۆ ئەوەی بتوانن سوودمەند بن لەم فۆرمە ئەلکترۆنی خۆراک؟ لە ناوچە دوورە دەستەکان زیاتر ئێمە مالیەمانەیە لە قەزا و ناحیەکانە داوامان لێ کردوون بە هەموو شێوە هاوکاری ئەو کەسانە بن کە ناتوانن پڕیکەنەوە یان پیرروپەکەوتن یان مۆبایلی زیرەکیان نییە بەو شێوانە بە هەموو شێوەی هاوکاریان لە سنووری خۆشمانە لە ناوشارە تیمان هەیە بە هەموو شێوەیەک هاوکاری ئەو کەسانین هەتا ئەوانەی کە مۆبایلی زیرەکیشان پێێنێ خۆمان بۆیان پڕەکەینەوە ڕقەمی فۆرم و پازوەردەکەینێ. بەڵێ باشە کاک ئاراس لەگەڵ کارپێکردنی ئەپلیکیشنەکە ئەمە تا چەند کاریگەری بێت لەسەر دابشکردنی خۆراک بۆ مانگەکانی داهات و لە ڕووی کوالیتی شۆمە بەستمە وڵای ئەوان مەبەستیانە کوالیتی خواردنەکە باشکەن ئیترەوە وەزارەتی بازرگانی ئەزانێت ئەم ئەپلیکیشنە کاریگەری بێت ئەی تەبعاً خەڵکانێکی زۆر کەمە بێتەوە لە هەموو عێراقا خەڵکانێکی زۆر کەمە بێتەوە ئەبێ کوالیتێکەشی باشکەن. باشە لەو ئەپلیکیشنە مانگانە بە هیچ نۆتیفیکیشنێک یاخود ئاگادارکردنەوەی بۆ هاوڵاتیان دێت کە بۆ ئەم مانگە با بڵین چ جۆرە خۆراکێک دابش دەکرێت بەسەر هاوڵاتیانی یاخود ئەپلیکیشنە بەگشتی چه زانیاریەک دایەتە هاوڵاتیان؟ ئەو ئەپلیکیشنە لە ڕێی ئەو ئەپلیکیشنەوە مانگانە لە ڕێی وەتساپ و تەلیگرامەوە هەموو بریکارەکانی خۆراک و ئاردیش قایمە ئەوسا خۆمان بۆمان تەبعکردنە لە دایرە بۆمان تەبعکردن و ئەمانە بە بریکارەکان ئێستا لە مانگانە لە ڕێی وەتساپ و تەلیگرامەوە قایمەکانیان بۆ نێرێ هاوڵاتیانیش ئاگادارەکرێت تەبعاً مانگانە کاچێتە لای بریکارە بێ بریکارەکە ئەنتەرنێتی هەبێ و ئاگاشی لە وەزعەکە بێ مانگانە چەند کەس سەردانێکە چەند کەس نایە هەمووی ئەبێ حکومەتی عێراقەڵێ بێ ئێمە ئاگادار بێت ئیتر نازام لەکە جێبەجێکری ئەویان وەکویان. باشە کاگاراس پێشبینیەکەی لەگەڵ درێژکردنەوەی ئەموادەیە تاوەکو مانجینۆ تاوەکو سەرەتای مانجینۆ هاوڵاتیان بە شێوەیەکی بەرچاو لە پارێزگای سلێمانی دەوروبەری ئەپلیکیشنەکە پڕکەنەوە ئانی کە پڕیان نەکردوێتەوە مەبەستم وڵای هەیە هەتا ئێستا نەیزانیوە نازانم هەتا ئێستا هەیە نەیزانیوە مشکلەکە لەوەیە نازانم چۆن ئەم درێژکردنەوەی کاریگەری ئەم درێژکردنەوەی تەمانەرەوەڵا بەشی خۆی کاریگەری هەیە تا چەند گرنگە لە میدیاکان باس کرێ بۆی هاوڵاتیان وەک خۆ دوتر هەندێکەیە تا ئێساش ئاگای لێنی ئەمە تا چەند گرنگە ڕێنمایی بڵاو بکرێتەوە یاخود هاوڵاتیان ئاگادار بکەنەوە ئەوانی کە پڕیان نەکردوێتەوە. وڵای تەبعاً لە ڕێ بڵێن تەلەڤیزۆن و کەناڵەکانەوە حەقی وایە زیاتر زۆر ئیتیمان بە بابەتە بدرێ بۆی زۆرترین خەڵک داخلی سیستەمەکە دوجار ئەمە سیستەمە وەک خۆ دوو ڕۆژی کە تۆ ئەگەر ناوت لەم سیستەمیانە بێسانە نەوەکە هەر بێ بەشەکە نییە ئەی تۆ ئیشی لە دایرەیە کابێ فۆرمە نەبێ مامەڵەیەکەکەی ئیشەکە ڕاگیرە هەر ئەوەنی هەر خۆراکە زۆر کاریگەرە بۆ خەڵکەکە بڵێ زۆر ئەگەر سەردانی دایرێک دەکەی یاخود باڵین ئەنجومەنی گەڕێکێک لەم بابەتانە لە برویم کاغەزە لەگەڵ خۆتبەری هەر لە ڕێ ئەپلیکیشنەکە ئەی کاگاراز پێم وابێت و هەڵۆژ نەبوو بێگومانیش کە بە جۆرەیە کە دەبێت کارتی نیشتیمانیت هەبێت اینجا دەتوانیت ئەم ئەپلیکیشنە پڕکەیت ئەی بۆ ئەوانەی کە تازە دەستیان کردووە با دەرهێنانی کارتی نیشتیمانی لە دوای تاوبوونی وادەکە اینجا کارتی نیشتیمانەکەیان ڕەنگە تاو ببێ
لە دوای ئەوە دەتوانن داخلی سیستەمەکە ببن هەمووی ئەتوانێت داخل بێ بەس ئێستێمە داوامان لە هاوڵاتیان کردوانەی کە کارتی نیشتمانیان نییە هەر ئەپلیکیشنەکە کە دابەزێنی ناوەکانی بڵێن کە دایە بەزێنی ژماری فۆرمەکەت بۆیێتەوە لەگەڵ پاسوەردەکە ئاڵین بەرنمەکە دامەخەن بەرنمەکار بەکراوی بێ کەی کارتە نیشتمانیەکەت بۆ هاتەوە ئەو کاتاتوانی داخل بە زۆر کەس هەیە بە نوێکردنەوە سڕیوێتەوە تاوانەوە زەرمەندە بێ ئەو خەڵکانە چۆن ینی زەرمەند دەبێ ئەوەی کە بە نوێکردنەوە ناوەکانی سڕیوەتەوەی تۆ ناوەکە سڕیتەوە لەم کاتەیە کە ناوەکە سڕیەوە مەحرومەبی لە خۆراکەکە لە مەرحەلەی دوایە توانی داخڵیتەوە ئێستا بڵێ نەوانی کارتی نیشتمانیان نییە لە بەرنمەکە ئەداتێت تۆ ئێستا هەیە کارتی نیشتمانی نییە بەرنمەکە ئەڵێ بەردەوامە بیانەی سڕیتەوە کە توڵێ سڕمەوە سڕینەوەکە بۆ چییە مجموعەیە اختیارات اختیارەکان لەوە یەکێ وفاتە یان گەشتیارە یان نوێکردنەوەی ئەوانە تۆ بە نوێکردنەوەیکەی بە هەر شتێک لەوانە بیکەی خۆراکەکەی ڕاگیرە خۆراکەکەی ڕاگیرە هەتا داخڵ ئەوەش هەر گرفتە بۆ هاوڵاتیان هەرەوەڵا ئەوەش گرفتێکی زۆرە بۆ خەڵک باشە باسێکمان لەوە بۆ بکە کاگاراز پێشبێنی ئەوە کرێ ئەگەر لەم وادەیە کە دیاری کراوە تایەکینەوە ئەگەر کۆمەڵێک هاوڵاتی ما بێتن خۆیان پڕ نەکرد بێتەوە کاتێک کە درێژ بکرێتەوە جارێکی دیکە یاخود داوای ئەوەکەن کە جارێکی تر درێژ بکرێتەوە بۆ هاوڵاتیان وڵی ئێمە هەل لە هەوڵی بەردەوامین هەوڵین زۆرترین خەڵک داخڵ بێ لەم سیستەمەیە بەزی تر حکوومەتی عراقی ئەم جارش بە جوهدێکی زۆر و بە هەوڵ و مادوبوونێکی زۆر ئەموادەی درێژ کردوێتەوە ئەگەر درێژی کاتەوە باشتر درێژیشی نکاتەوەی ترەوە دەسەڵاتی ئێمە نیە ئێمە هەوڵین زۆرترین خەڵک لەم بەرنامەیە داخڵ بێ کاک ئاراز دو پرسیاری لەکەین بەشێک لە هاوڵاتیان یاخود هەندێک لە هاوڵاتیان کە جوانکاریان کردووە گرفتیان بۆ دروست بووە ئەمە چۆن چارەسەرەکرێت لە کاتی نیشتیمانەکە بۆ نمونە یان نایخوێنێتەوە کاتی پڕکردنەوەی ئەپلیکیشنەکە ئەوانەی کە جوانکاریان کردووە بێ کارتی نیشتمانیەکە بگۆڕن بەس هەمانە کە نەخۆشی کارتی نیشتمانی بگۆڕن کەمترین کێشەی جوانکاریمان هەبوو لەم ئەپلیکیشنە بەس زۆرترین کێشەی نەخۆشی درێژخایەنەکانەوەی کە دەموچایان گۆڕاوە یان پیر و بەکەوتن ئەوانە کێشەمان بۆ دروستەکە بەڵێ بەڕێز ئاراز محەممەد بەڕێوەبەری پسوڵەی خۆراک سپاس بۆ ئامادەبوون و ببوورە ڕەشمان گرتیت سەکەوتوو بن زۆر سپاس بێ